بەڵێ ئەگەر کەسێ بەڕای من بیەوێ لە یەکی سەرەتایی بۆ 12 بۆ پۆلی 12 بیەوێت دەرس بڵێتەوە بە قەنەعەتی من یەکەم شت ئەو دبلۆمە بخوێنە باش چونکە لەو دبلۆمە هەموو ئەو ئەساسیاتانە بە ڕێگە ئاسان و شێوازە خۆشەکەی ئەخوێنێ کە سبەی ئەگەر دەرسی وتەوە تەلەبەری بێزار بێتاقەت نەبێت ئەمە یەک دوو ئێمە ئینگلیزیمان کردووە بە 4 قۆناغەوە بە سێمانگ یەکەم هەرسێ قۆناغەکە ئەخوێن لە دوای سێمانگ یەکەم کە ئەچێتە تێرمی دووەم ئاستێکی پێشکەوتوو ئەخوێنێت یعنی گرامەرێک ئەخوێنێ کە دەرچوویەکی بەشی ئینگلیزی نەیخوێندووە بۆ نمونە ئەو هەموو چیرۆک و تەرجمەیە ئەخوێنێ کە بە دڵنیایی دەرچوویەکی بەشی تەرجمە لە زانکۆی سەلاحەدین نووسلێمانی نەیخوێندووە یعنی تەسەور کە تەلەبەمان لایە دەرچووی بەشی ئینگلیزیە تەلەبەمان لایە مامۆستای زمانی ئینگلیزیە تەلەبەمان لایە دەرچووی بەشی تەرجمەیە ئەڵێن هەمویان ئەڵێن بە هیچ شێوەیە لە زانکۆ کەس نایەوە شتەکانە فێر کەواتە بە دڵنیایی بۆ تەلەبەیەکی بەشی ئینگلیزی یا بۆ مامۆستایەکی زمانی ئینگلیزی ئەو دبلۆمە زۆر شتێکی بەسوودە چونکە ڕاز و نهێنیەکی تایە ئەبێ ئیلا کەسێک ساڵانێکی زۆر ئەزمون پیاکە اینجا لەو شتانە سەر دەرەکە کە لەوێ لەو ماوەی 6 مانگە ئەخرێتە بەردەست بەشدار یعنی ئێستا بە تەلەبەمان لایە تەلەبەی ئەعدادیە دێ من دڵنیام ئەو دبلۆمە تەواوکە هەر ئەتوانێت زۆربەی ساڵەکانی بەشی دەرسەکانی ئینگلیزی بڵێتەوە